دەهام پیارە شخصیتێکمان مابوو ئەوی شت ناهێشت حیا و ئابڕوت بردین دەهام بەس پێم برێ ئەتوو کەنجنی ئەو هابی ها پیاوە چی ناو پیاوانە بووی دەبی هەر پێم برێ حەز دەکەم دەستەکە بوو نییە ئەو شتێ بە تو کردێ هەتا حەیامان بچتن ئەگەنا کاکە عالم عاشق دەبیتن بەس حیا خۆی خۆ ناباتن کەس بە من نەکردیە خۆ منداڵی وەک بەم بکەن چۆن یعنی ئەتو ئێستا کە ڤیدیۆیانێکە کردت پێشتە چی ڕاست بوو سعدیەوە عشقە عشقێک هەموو شتێکت پێ دەکاتن کورە کاکە خۆ عاشق نانێ شخصیەتی خۆت باە بن عادی دەلێ گەڕێ کاکە عشقی کردووازی لێ بێنە ڕەشید دەبی هەر بزانم چێویشێ بە تو کردیە سعدی کەس بە من نەکردیە با کەسەکە شتەی بە تو کردیە کاچی بن پێم بری ئەتو تو زانی کلیپ چییە تو جوان و کلیپەکە بخوریتە شکلێک چاک لە پشتەوی شەی بکاکە کاکە وازی لێ بێنە عاشق بۆ کۆڵی لێ بە ئەوە سڵۆی کردبەوە وڵا دیە تەسویرەکە زۆر زام کرد با بەوە تو زانی ئەوە هەر لە ناو حیوانان بووە سعدی عفون دەکە یعنی مەبەست بۆیە نهاتێ ناو دنیای کلیپ و شعر و شتانە هەردووە خوێندەواری نییە و تو زانی شعری وابری کەسە چی زۆر عاقڵ لە پشت ئەو مەسەلەیە کاکەوە نازانی کلیپ و ملیپان بکە چەند زۆر شعرەکەی دەخیتەوە بۆی کەسێک لە پشت ئەو مۆزای هەیە دام پێم برێ ئەو کەسە چێیە ڕەشیدە من ڕەشید کورە بۆ خاتری خوا سعدی ئەتوو دەتەوێ حیا و ئابڕوی من ببێ ها دانیشە سعدی دانیشە کاکە من بووم دانیشە ڕەشید گۆرە کاکەوا دڵێ تو بووی ڕەشید شتە قۆرانە چیە پێت کردیە کاک سعدی ئەوە خۆی من بووم کاک ڕەشید یانە تێ بوختان پێ بکەم ئەتوو بووی بەرێ دواتە تو زانی کلیپی بکەی ها باشە دەهام والله نیم باوە ناکەم ڕەشیدی کاکە ڕەشید تو زانی کلیپ سعدی با تێت بگەێنم بڵێ ئەمین ناسان بە کەسەکی کە ئەو کلیپەی پێ کردم ڕەشید ها پێم برێ ئەو کەسە چێیە کورە وەڵڵا نازانم لەوەی خۆی دۆزی بێتیەوە ڕەشید باڵەیە تووڕەم مەکرەوە زیاتر بخۆم تۆنی وەزارێ ڕەشید پێم برێ ئەو کەسە چێیە ئستا پێ دەریم ڕسمەکەم لەکنە چۆن کەوتومەتە بینیم دوو بنە ماڵەوە ئەوە ڕەشید بەڵێ بۆ شەکلێکە ڕەشید باڵێ دەتەوێت جەڵتەڵیان بدە ها بۆ خاتری خوا ئەوی پێدە ئەوە چێ؟ ئەوە چێ؟ نایناسی نازانم سعدی بەڵێ تۆ کەسی دەناسی نه ئەیلۆ گرەی لێ دەکەی ئادەم قبل نازانم چێە بەس دەرێم جارە چکاخی جارت بی یەکی غەریبی و هادینانە ژانە تو تێک بداتن ئەگەر نایناسم ناوەڵڵا خەمن نەبی تۆڵی دەکەمەوە سعدی بەڵێ من دەزانم کۆ تۆڵی خۆم لە ڕەشیدی دەکەمەوە ئەدی؟ ڕەشید ئەوە دەڕۆم بەس بخۆم دەزانم چ دەکەم تەواو دەی چی هەڵتەنێ بدا پێ بخۆ هەلو بەڵێ ئەو چێ سعدی لۆ تووڕێ کتێ وەڵڵاهی ئەوە نییە لە ئەوەی تووڕە بم لە ڕەشیدی هەندە قوماشی بە غەلەتی نادەبوو سعدی ئەم هیچ تااقەتم نەما ئەوەندەی ئارام بینم و ببەم هیچ کە ناتوانم باش باشە باڵم باش باش وەدی بدەم سەد چاو کاغانم سەد چاو ئێرە وەختی لێدانی نییە باش بەس بۆ خوددای نییە دەبی پشت سەیتەری نییە لێوێندەری نییە فڕێت بتەم بۆ خاتری خوا و ئێستا ئیشەمەیە ئاگا لە دوکانێ بێ ئاگام لێ بێ بیرم ناچی تەواو ئەکتۆمی بابام تووری ئەمرەتی خوا نەیتەوە بەم ناوە